درباره و مجاره ده گوتوبیشه که دیگر برس نفزاد بینگول شروعکار سیاسی بکم که لدیاربکر باکوری کردستان دیالمه برس بینگول وار باش تو بخیراتی جبو کردستان 24 شوی که گشتی شروعه انت جبو نرخاندن آتا شروعه انت جبو آخفتن خلوصی آکار چنه در حقی براتیا کردان و ترکان برز نفزاد بینگول شروعکار سیاسی که لدیاربکر باکوری کردستان دیالمه درباره آخفتن خلوصی آکار که گوتبو لعنک هی دخوازن که براتیا کردان و ترکان تیک بده لی امره نادین شوی که گشتی نرخاندن آتل سربان آخفتنانه چیه؟ چما دبیجه که لعنک هی مبستاوی او لعن کیه؟ برس نفزاد دنگی مت گیته تا تمام کیشه که تکنیکیه دنگی من ناگیته برس نفزاد بینگول بلا دنگ باش بیتن لپشکا کنترولی جاره کادر همه پیوندی پیوه بکن و بشداری بولتنه بکن تبلی بولتنه کن درباره آخفتن خلوصی آکار وزیر برگریا ترکیه که سردان باکوری کردستانی کربو در چارچوبه سردان دا اف آخفتنه جی کربون که لعنک هی دخوازیتن نابرا کردان و ترکان تیک بدهتن لی امره نادین مبستاوی زیادتر پکیه زیادتر هدفه که او دبیجیتن براتیه که باش نابرا کردان و ترکان هی ده همان دبدا دبیجیتن اگر یک چکدار پکیه جی هبیتن ما بیتن لسر عردی ده اپراسیونel ما بردام بیتن هرچند بریانها خلوصی گله جاران گف دکر کد نشکه که و ده نیوا شوه ده امی ایرشی سر روشاوای کردستان بکن باکوری کردستان بکن ایرشن خواه بردام بکن مترسی لسر سنوری مهیا لسر ترکیه هیا به کرایا 30 کیلومتران امی نافچه آرام درست بکن از بارم برس نفزاد بین کل آماده ینها برس بین کل نها دنگیت تا ونیا دنگی ما درسته تمام زور باشه شوی که گشتی نرخاندن آتا لسر آخفتن خلوصی آکار چنه در حقی براتیا کردان و ترکان tabii بێگومان بەرپرسە باڵەکانی کۆماری تورکیا ماوەیە کە باز لەوە دەکەن کەوا براتەیەک هەیە لە نێوان کورد و تورک و هەوڵێک هەیە لە دەرەوە لە هێزەکە دەرەکیەکانەوە ئەم برایەتیە تێک بدرێت بێگومان ئەمە یەکەم لێدوان نییە بەڵام بابەتەکە لێرەدا ئەوەیە ئەم جۆرە لێدوانانە ئایا لە ڕووی کردداریەوە لە گۆڕەپاندا بە شێوەیەکی کردداری هەیە و بە هەمان شێوە لە نێو کوردیشدا ئاخۆ ئەم لێدوانە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت یەکەمی شت ئەوەیە کورد بە تایبەتی ئەوانەی لە دیار بکرن ئەم لێدوانانە بەو شێوەیە تێدەگەن کەواتە گەر برایەتێک هەیە بۆچی مافی برایەتی ناکرێتە وەکو ڕێکارێک ناگرێتە بەر بێگومان لە تورکیا پەکەکە لە نێو ڕێکخراوی تیرۆریستیدایە و لە نێو لیستەکاندایە و بێگومان چەندین گروپی دیکەش هەیە و بە تایبەتی لە پرسی ڕۆبۆسکی کەوا 34 کەس گیانیان لە دەستدا کەسانێک زایان وەرنەگوت و کۆمەڵکوژی کە هەر بەو شێوەیە مایەوە بێگومان چەندین ڕێکاری دیکەش هەمان بۆوە دەچن ئەمانە بوونەتە هۆی دڵگرانی و پێویستی ئەوە هەیە کە دەبێت مافی برایەتی لە ڕووی ڕێکاریەوە بە شێوەیەکی کردداری تەنفیز بکرێت بە تایبەتی ئەو ڕیفراندومەی کەوا لە ناوچەی کوردی ئەنجامدرا بۆچوونەکانی تورکیا چی بوو بەرامبەر بەم ڕێفراندۆمە لێرەدا کورد ئەوە دەڵێت بەڵێ پەکەکە دوژمنە بەڵام لە عێراقیش لە عێراق پەکەکە نییە
پارتی دموکراتی کوردستان هەیە لە کوردستانی عێراقدا یەکێتی نیشتمانی و پارتەکانی دیکە هەیە باشە بۆچی کاردەناوەتان هەبوو بەرامبەر بە ریفراندۆمەکەی ئەوێ گەر مافی برایەتی ئەنجام بدرێت لە کۆبانێ بۆ نمونە لە پێیەدا و یەپەگە کاتێک پێشمەرگە چون بۆ هاوکاریکردنی پێدە بۆچی ڕێگەتان بەوانەدا ئەو کات ڕێکاری برایەتی بێگومان کێشەی نەبوو بەڵام ئێستا بۆ وایە ئێمە دەمانەوێت هەموو مافی برایەتی بوون جێبەجێ بکرێت ئەو ئاخفتنێن خەلوسی ئاکار و گەلک جارە ڕەجەب تەیب ئەردوغان دەرحەقی کوردان دەبێژن تنێ ئاخفتنن سیاسەتە سلوگانن یعنی دە ئەمرێ واقعدا تشتێک ji بۆ نییە ji بۆ پرسا کوردان ji بۆ چارەسەرکردنا پرسا کوردان وەکە تەنها ئاماژە پێکرد باوەریاوان بە پرسا کوردان نییە بەڵێ لە ڕووی دروشم زۆرە دروشمی زۆر هەیە وەکو ئاماژەم پێدا ئەوانەی کە لە حکوومەتەوە نزیکن یاخود لە حکوومەتدان کاتێک ئەو قسانە گرنگین کە ئەوان دەڵێن بێگومان ئەو پەیامێکە ئاراستەی گەلی کورد کراوە گەلی کورد چۆن بیر لەو پەیامانە دەکات گەلی کورد پێی وایە ئەم مافی برایەتیە نەخراوەتە بەکردداری نەکراوە و جێبەجێ نەکراوە گەر ئەمە جێبەجێ نەکرێت کەواتە برایەتی نییە بێگومان گەلی کورد ئەمە باسی ئەوە دەکات و لە سوۆسیال میدیاش ئاماژەی پێدەدات بۆ ئەمە شتێکی نوێ نییە ئەو دوانانەی بڕێز خولوسی ئاکار پێشتریش ئاماژەی پێداوە و سیاسەکانی پێشتریش بە هەمان شێوە ئاماژەیان بەوەداوە و بێگومان وتویانە کورد و تورک برانە و ئەوانەی زیاکاری دەکەن لە ئێمەنی نەها باندوریا کوردان لە باکووری کوردستانی لە تورکیە ku dera siyaseta Türkiye'ye dair? Yani şöyle şuna bakıyor پێویستە کورد بە شێوەیەکی گشتی سەیری ئەوە دەکات لە ترابزۆن لە ناوچەی ئەردوغان گەن حەفدە وەزیر هەیە بەڵام وەزیرێکی کورد نییە ماوەکانی ڕابردووش بە هەمان شێوە باز لە پرسە سەقامگیری ناوچەکە دەکرا و کوردیش یەک یاخود و یاخود سێ وەزیری دەبوو بەڵام ئێستا کورد هیچ وەزیرێکی نییە لە ڕووی بیرۆکراسی و سیاسەتەوە دەتوانین بڵێ بە هیچ شێوەیەک جگە لە یەک یان دوو کەسێکی دیکە لە پلە باڵەکان کورد نییە لە پرۆژەکان و هەموو ئەو تەندەرانەی کەوادراون بێگومان کێشەیان تێدایە لە شارەوانیەکانیش قەیوم هەن هەموو ئەو تەندەرانی کەوا قەیومەکان دەکەن لەلایەن پرۆژەکانی ڕۆژئاوای تورکیاوە دێن و بەوان دەدرێن و چەندین ڕەخنەش هەیە لەم بارەیەوە بۆیە لە تورکیا بە شێوەیەکی پێویست نوێنەرایەتی کورد ناکرێت دەتوانم بڵێم بە هیچ شێوەیەک نوێنەرایەتی کورد ناکرێت و لەم بارەیەوە ڕەخنەیەکی زۆر هەیە بۆچی وەکە پێویست نوێنەراتیە کوردان لە تورکیایە نییە دە حکوومەتا تورکیەدا نییە سەدەم کوردن یان تورکن لە ڕاستیدا قۆناغەکە پەیوەندیدارە بە سەلاحەدین دەمیرتاشەوە هەیە کەوا سەرۆکی هەدەپە بوو کاتێک بە سەرۆک کۆمار ڕەزەب تەیب ئەردۆغان وتبووی ئێمە نایەڵین تۆ بی بە سەرۆک کۆمار هەر لەو ماوەیەدا و لە دوای ئەم ماوەیەشدا کورد و حکوومەت گرجێکی گەورەی خستە نێوان کورد و حکوومەت هەر لەو بارەیەشەوە کورد لە ڕووی بیرۆکراسیەوە لە ڕووی وەزارەتەکانەوە هەمووی چۆڵ کران و تەسفیە کران بۆیە ئەردوغان لەو بارەیەوە قسەس بەرامبەر بە قسەس وەک بە شێوەیەکی تند سیاسەتی خۆی نواند و دوای ئەم قسانەی دەمیرتاش لەگەڵ مەهەپە حکوومەتیان پێکهێنا و بە شێوەیەک دەتوانم بڵێم ویستی وانەیەک بە کورد بدات و
انتقامی خۆی لە کوردوەر بگرێت و هەر بۆیەشە لەو ماوەیەوە لەو ڕۆژەوە تاوکو ئێستا لە نێوان حکوومەت و کورد ساردەیەکی گەورە هەیە لە نێوانیان و ئێستاش کورد لە نێوان کورد و حکوومەت وەک ئەوەی وایە کە کێشەی خوێن هەبێت لە نێوانیان و بینین و یەک تێگەیشتنیشیان بەرامبەر بەیەک بەو شێوەیە. بەڕێز نەڤزاد دەست خۆش کوردیاتە چاوایە کرمانجیاتە توتکاری بێ بە ئاغوێ دل باکوورێ کوردستانی یان تو تنێ تورکی دغاغوی Yani evet Türkiye'de Kürtçe لە تورکیا کوردی قسە دەکەین کێشەیەک نییە بەڵام لە ڕووی یاساییەوە دەکرێت بەڵام سڕینی گۆرانی بە زمانی کوردی گەر لە میداکان هەبێ بێگومان کوژراوە. مەبەستا من تو بووی بەڕێز کاک نەڤزاد جەنابێتەوە موگوتێ کوردیاتە باشە ینی کرمانجیاتە باشە توتکاری بێ بە ئاغوی Bele kurmancı bin şeyi. Çima tu kirmancı gel min axifti min öte gutu beş kirmancı kirba. Hem Zazaki dizanım, Zazaki kurmancı tevev dikim. Şu bu viyeki kurmancı min akademik ne? Bu viyeki Türkiye kısa. Vay destete hoş ben. Ev heval bedeyn eğer careka di kirmanciyata baştır bibitin em bi kirmancı bi zimanê Kurdî nîqaşên xwe bikin. Her bijî Berêz Nevzad Bingol şurvekarê siyasî li Diyarbekirê gelme bûyî her bijît